لێدوانێکی پێشتری ستاندەر لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە بەغداوە پشڕاست دەکرێتەوە. غەزە و فتوای جیاد جارێکی تر کێشە دەخاتە نێوان حیزبە ئیسلامیەکان و سەلەفیەکان لەبارەی دروستبوونی کێشەیەکی نوێ بۆ موچەی موچەخۆران هۆشداری دەدرێت. وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند هیچ ناکۆکیەکی زەق لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی هەناردەکردنەوەی نەوت نییە، بەڵکو تەنها چەند خاڵێکی تایبەت بەڕێخستنەوەی هەناردەکردن ماون و ئەوانەش بە دڵنیاییەوە بەم نزیکانە چارەسەر دەکرێن. هاوکات دکتۆر ڕەعەت ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لەم بارەیەوە بە ستاندەری ڕاگەیاند کە مانگێک پێش ئێستا هۆشداریماندا کە نەوت و غازی هەرێم لەدەست حکوومەتی هەرێم نەماوە و ئێستا کۆمپانیاکان وەک خاوەن ماڵ مامەڵا بە سامانە سروشتیەکانی هەرێمەوە دەکەن. دکتۆر ڕەعەت وتیشی هەر لەو کاتە داوامان کرد پێویستە بە زووترین کات عێراق جارێکی تر نەوتی هەرێم خۆماڵی بکاتەوە. دوای ئەوەی کە یەکێتی زانایانی جیهانی موسڵمان کە ڕێکخراوێکی نزیک لە ئیخوان موسلیمینە و دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکایەتی دەکات فتوای واجببوونی جیهادی لە پێناو غەزە لەسەر هەموو موسڵمانان دەرکرد. لا نوێترین وەڵامیدا دکتۆر عەبدولەتیف سەلەفی فتواکەی بەبێ بنەما وەسف کرد و دەڵێت ئەوانەی ئەو فتوایان دەرکردووە حیزبە ئیسلامیەکان خۆیان پێش خەڵک با بڕۆن بۆ جیهاد. ئەم وەڵامەی دکتۆر عەبدولەتیف سەلەفی زنجیرەیەک هێرش و وەڵامی توندی لایەنە ئیسلامیەکانی دژی ناوبراوهێناوەتە ئاراوە و تاوانباری دەکەن کە وەڵامەکەی لە بەرژەوەندی سوعودیایە و کە تاوەکو ئێستا بێ هەڵوێستن دەربارەی هێرشەکانی سەرغەزە جێی باسا میسریش بە هەمان شێوەی سەلەفیەکان دژی ئەو فتوای ڕێکخراوی یەکێتیەکە وەستانەوە. لە دوای بڕیارەکانی ترامپ بۆ سەپاندنی باز لەسەر وڵاتان نرخی نەوت بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە کە ئێستا لە بازاڕەکاندا بە 64 دۆلار مامەڵەی پێوە دەکرێت بەپێی ئەوەی کە عێراقیش زۆرینەی بودجەکەی 90% داهاتەکەی لەسەر نەوتە. بەشێک لە چاودێران هۆشداری دەدەن کە ئەگەر نرخی نەوت بەردەوام لە دابەزیندا بێت کێشە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران لە عێراق دروست دەبێت. ئەوە لە کاتێکدایە مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی و ئابووری سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاندووە موچەی فەرمانبەران خانەنشینان و چاودێری کۆمەڵایەتی لە چوارچێوەی بودجەی 2025دا لە تەواوەتی دابین کراوە و هیچ مەترسیەکی لەسەر نییە. ئەنانە دوای دابەزینی